زمانی هونەر جیاوازە. هونەر خۆی لە خۆیدا هەڵگری جوانیەکانی ژیانە. هونەر ڕنگدانەوەی ڕاستەقینەی گردوونە، ڕێبازی مانەوە و نەمری مرۆڤە. لە ڕێگەی هونەرەوە مرۆڤ دەخوازێت خۆی لە مەرگ و لە ناوچوون ڕزگار بکات. هونەرمەندان با تابلۆ و پەیکەر و شەعر گزارشتیان لە چەکدارانی گەریلا کرد. ئەم جارەیان دیمەنەکانی دانانی چەک لەلایەن دەستەیەک گەریلاوە ئیلهام بەخش بوو بۆ داهێنانی هونەری. بە خەڵوزی چەکەکانمان شۆڕشی نوێ دەنووسینەوە. هونەرمەندان بە تابلۆ و پەیکەر و شەعر گزارش لە چەکدانانی گەریلا دەکەن. خانمە نووسەر و شاعر سروش هەڵەبجەیی لە ئەکاونتی خۆی بەم دێڕە شیعرا گزارشتی لە هەستی خۆی کردووە. بە خەڵوزی چەکەکانمان شۆڕشی نوێ دەنووسینەوە. هونەرمەندی شێوەکار حەمە هاشم تابلۆیەکی نەخشاندووە، تێیدا چڵێک گوڵی سوور لەگەڵ سووتماکی چەکێکی سوتاودا سەر دەردێنێت و کۆتری سپی ئاشتیش بە چڵە زەیتونێکەوە پێشوازی لێ دەکات. هونەرمەندی پەیکەرتاژ زیرەک میرە داوای چەکە سوتاوەکانی گەریلا دەکات و لەو بارەوە دەڵێت داوا لەلایەنی پەیوەندیدار دەکەم بە پێدانی ئەو پارچە چەکانی گەریلا کە سووتاندیان لە پێناو پرۆسەی ئاشتیدا لە تەواوی ئەو پارچە چەکانە مۆنۆمنتێکی ئاشتی بنیاد دەنێم. زیرەک میرە ئاماژەی بەوەش کردووە مەبەستی من لەو هەنگاوە بۆ ئەوەیە کە بۆ تەواوی جیهانی بسەلمێنم کە ئێمەی گەلی کورد میلەتێکی ئاشتی خوازین. ڕەن سەنگاوی لە پارچە شعرێکدا نووسیویەتی مەگری بۆ چەکەکەی شانت، خۆبینیمان چەکتدا نەنا سووتانت، تۆ ئەناسین کەس نایبینێ چۆکدادانت، سەر هەڵبڕە بیبینین بریسکەی ورەی چاوانت، نەبا قەندیل بتوێتەوە بە کوورەی گڕی دەروون و بە بڵێسەی خەمەکانت.